جارێکی دیکە برسیکردنی خەڵکی کوردستان بڕینی موچەی موچەخۆرانی خەڵکی کوردستان لە بەغداوە سەری هەڵداوەتەوە. هۆکاری ئەمە چییە؟ ئەم دژایەتی کوردبوون بۆچی لە بەغداوە بەم شێوەیە بۆ دەیانەوێ خەڵکی کورد برسی بکەن؟ ئەمانە کۆمەڵەیە پرسن. ئێمە دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە بکەین و پرسی زیاتریشی لەسەر بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز کاک سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاک سەردار شەوتان باش، دەزانم گەرماشە ببوورە هەندێک ڕامان گرتی. سوپاس کە ئەم جارەش بەشداری لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 با بەو پرسیارە دەست پێ بکەین. ئەم بڕیارەی وەزارەتی دارایی عێراق کە پێی دەڵێن وەزارەتی فیدراڵ وای پێڵێن بە نەناردنی موچەی موچەخۆرانی خەڵکی کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ بە دیاریکراویش بۆچی لەم کاتەدا چەند ڕۆژێکی ماوە بۆ جەژنی قوربان؟ سپاس حاکم سڵاو بۆ جەنابتۆ بۆ هەموو بینەرانی بەڕێز. پێش وەڵامدانەوەی پرسیارە زۆر بە زەرور ێزانم لێرەوە زۆر سوپاسی یەک بەیەکی پەرلەمانتار و فراکسیۆنە کوردستانەکانی پەرلەمانی عێراق بکەم، دەستخۆشیان لێکەم بەمە ئەتوانن هەڵوێستێکی تەفاوزی بەهێز ببەخشنە هەرێمەکەی خۆیان و میلەتەکەشیان لەو ململانەیە. بۆ لێرەشەوە پێشنیار بۆ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانەکەم بەپەلە بانگەشە بکا بۆ کۆبوونەوەیەک سەرۆکی فراکسیۆنە کوردستانەکان بەشدار بن تێیدا، جەنابی سەرۆک کۆمار بەشدار بێ، وەزیرە کوردەکان بەشدار بن، جەنابی بڵێن سەرۆکایەتی حکوومەتی هەرێم سەرۆک و جێگرەکەی وەزیرە معنیەکانی ئەم مەسئلەیە کۆبنەوەیکی هاوبەشکەن، هەم بۆ نیشاندانی هەڵوێستی یەکگرتومان و هەمیش بۆ دیراسەکردن و وتوێژ لەسەر بەدائیلەکان و ئەڵتەرناتیڤەکانمان چییە، چۆن لەگەڵ ئەم مەسەلەیە مامەڵە بکەین. هاوکاتیش پێشنیارەکەم حیزبەکان زۆر دەبێت زۆر پەلە بکەن لە پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە ئەوەیەکێک کە لە پای ئەساسیەکانی ڕوبەڕووبوونەوەمان. دێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت. لە ڕاستیە باوای دابنێن ئەمە هەمووی خەتای هەرێمە، باشە؟ باوای دابنێن هەمووی خەتای هەرێمە، وەکو هەندێک کەس دەیانەوێت لێرە بانگەشە بکەن و چاواشەکاری بۆ بکەن. باشە، ئەی لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک بڕیاری ئەنجومەنی بەناو سەرکردایەتی شۆڕشی سەدام بۆ گەڕانەوەی ئەرزەکان هەڵنەوە شێنرایەوە؟ پرسیارەکە ئێستش ڕێگادەن جوتیاری کورد لە کەرکووک لەو گوندانە جوتیاری بە شەرەفی کورد کە تەسلیمیان نابێت، ملکەتیان نابێت، ڕێگەی ئەوادەن. بۆ ئەمەم باس کرد بۆی پیشانی دەم مەسئلەیەک هەیە پەیوەندی بۆ دوو بنەمای ئەساسی هەیە. یەکێکیان ئەم برادرانەی لە بەغان بەتایبەت هێزە شیعەکانی سەر بە ئێران باوەڕیان بە شتێک نوێ ناوی فدرالی بێ، باوەڕیان بە شتێک نوێ ناوی تەوافق بێ، باوەڕیان بە شتێک نوێ ناوی شەراکەت بێ، نەک لەگەڵ ئێمە لە ناو خۆشیان ناباوەڕیان پێی نییە. بۆیە ئەبینی کە ئەکەونە ململانەی لەگەڵ یەکترا زۆر خراپ ئەگاتە شوێنی زۆر خراپ. ئەمە خاڵێکێتی. خاڵەکەی تری ئەوەیە ئەگەر ملاحەزە فەرمووی جەنابەت مەسئلەکە لەگەڵ کووردا حاڵەتێکی ترە، ئەوان لەگەڵ خۆشیان و لەگەڵ سوننەشە هەیەە. کەی ئەوان لەگەڵ سوننەیە کاهینە بن تۆزێک پەیوەندیان باشە بێ کە وەکو حەلبوسی ئەبێتە پاسدار. حەلبوسی ئێستا پاسدارە. من کاتی خۆی وتارێکم نووسیم حجەت الئیسلام حەلبوسی تا ئەو وەختەی تۆزێک هینی تیا بوو، تۆزێک هینی سوننەی تیاما بوو، ئێرانیەکان دژایەتیان کرد بەو بڕیارەی دادگای فدرالی کە ئەشهەدو بالله. بە ویژدانم ئەو بڕیارەی دژی حەلبوسی لە دادگای فدرالی دەرچوو نادەستوریە و بنەمای دەستوری و یاسایی نییە. بەڵام بۆ تەمەیان کرد کورد تەمێ نابێ. کورد تاینێکە خواوا دروستی کردووە تەمێ نەبێ. کورد تاینێکی ئاشتی خوازە، باوەڕی بە فرەژیان هەیە، باوەڕی بە فرەیی هەیە. لە کوردستانە کاک سەردار ئاینی جیاواز، مەزهەبی جیاواز هەموو پێکەوە ئەژین. زۆر باشە کاک سەردار تەمێ نابین حاکم، ئەوە خۆیان بۆەوە خەریک نەکەن، کورد تەمێ نابێ. باش کاک سەردار ئاماژەتان بە خاڵێکی یەکجار گرنگدا من دەمەیە ئەوەش بکەمە پرسیارێک. ینی ئێستا کاتی ئەوە نەهاتووە هەموو لایەنە کوردستانیەکان، هەموو دەڵێم لایەنە کوردستانیەکان هەر هەمویان یەک گوتاری سیاسی یەکگرتوویان هەبێ بەرامبەر بەغدا و یەک لاکەرەوەش بێ. کاتی ئەوە نەهاتووە؟ بەتەئکید بۆیە من لە سەرەتای قسەکانمان پێش وەڵامی پرسیارەکەی جەنابەت پێشنیارەکانم کرد. ئێمە خۆڕەخنە لەم دەسەڵاتە گرنگ دەبێت پێشنیاریشی بۆ بکەین. پێشنیارەکانم دووبارەکەمەوە
داواکەم بەپەلا جنابی سەرۆکی هەرێم کۆبوونەیەک بکە سەرۆکایەتی حکوومەت و جنابی سەرۆک کۆمار و وەزیرەکانی کورد و سەرۆکی فراکسیۆنە کوردستانەکان لەو کۆبوونەوەی بەشدار بن و جارێ سوپاسی هەڵوێستی یەکگرتویان بکە. لێرەش ئەمە پێشنیاری یەکەمە بۆەوەی پێکەوە هەر مەسەلە یەک گوتار نییە دانیشین ئێمە قسە و باز لەسەرەوە بکەن ئەڵتەرناتیڤەکانمان چییە ئەگەر ئەم سیاسەتە دژە کووردە بەردەوام بوو بەدائیلمان چییە چۆن ڕوبەڕووی بینەوە. ئەمە یەک دوو پێشنیارەکەم بەپەلە ئەم لایەنە سیاسیانە ئەگەر قرار بێ من خۆم لەگەڵ حکوومەتی بنکە فراوانم من نە حیزبم هەیە نە لە هیچ حیزبێکم نە کورسیم هەیە نە فراکسیۆنم هەیە ئەگەر قرارە خۆیان بەشداری ناکەن ڕێزلێگیراوە هەڵوێستیان بەڵام پێویستە کاتلانی کەم دوو حیزبەکە پەلە بکەن حکوومەت پێک بێنن ئەم دوو شتە بکەین پیشانی جیهانی دەین و پیشانی دنیای شدەین و پیشانی نەیارەکانی شدەین کە ئێمە یەکگرتوین و دەرەخەتان نایەن. من پێشنیارێکی تریشم هەیە لە ڕاستیا دەمەوێت حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم و ئەم لایەنە کوردستانیانە بیر لە پێشنیارێکی تر بکەنەوە. عێراق ئاوا بەردەوام بێ لەگەڵ وەزعی ئێران و ئەو وەزعی ئێران هەیەی ئێران دوو ڕێگەی لە بەردەمە یان بە تەواوەتی تەسلیمی ئەمریکا بێ بە تەواوەتی هیچی تیان نەمێنێتەوە تەسلیمی ئەمریکا بێ یا کۆمەڵە سزایەکی زۆر گەورەیە خرێتە سەر. ئێران هیچ شوێنێکی لەم منتیقەکە بەدەستەوە نەماوە عێراق نەبێ بە ئاسانی دەستبەرداری عێراق نابێ بۆیە لە ئایندەیەکی نزیکە کۆمەڵە گەماروەیەک ممکنە بخرێت سەر عێراق ئەگەر ڕێککەوتنی ئەمریکا ئێران نەبێ. ئێمە دواتر بمبورە ئەم قسەیە زۆر ترسناک بۆی ئێمە دواتر باجی ئەو سزا و گەمار و ئابوووریانە نەدەین کە ئەخرێتە سەر عێراق لە ئێستاوە من پێشنیارەکەم هەرێم ئیش لەسەرەوە بکە لەگەڵ ئەمریکایەکان لۆبێژی بەهێز بکە ڕاستە و خۆ پشتی هەرێمی کوردستان لە بانقەکانی ئەمریکاوە بخرێتە سەر حسابی بانقی حکوومەتی هەرێم و ئەو مەسئلەیە ئیتر چونکە پارەی عێراق ئەوەی بەشێکی زۆری خەڵک نازانێ پارەی عێراق ئەچێتە ئەمریکا کە نەوتە فرۆشرێت چێتە ئەمریکا قەرارەدا پارەی چێت درێ و پارێکی نادرێ ئەو مەسروفەکە لەدەست ئەوە مەسروفە داتە حکوومەتی عێراق. من پێم باشە ئیش لەسەر ئەوە بکرێ بەجددی ئیش لەسەرەوە بکەین ڕاستەوە خۆ ئەمریکایەکان خۆیان لەو پارەی نەوتە پشکی ئێمە بنێرن ئەو وەختە بەشمان ناکە مەوزوعەکە خۆمان زۆر باش کاک سەردار جەنابەت بۆ خۆت باش ئاگاداری و ئەندامی پەرلەمانی عێراقیش بووی لە کاتێکدا داعش مووسڵی داگیر کرد بەردەوام مانگانە لە بەغداوە موچەخۆرانی خەڵکی مووسڵ دەنێردران و هیچ کەسێکیش داوای میزانی مراجعەی لە داعش و لە خەڵکی مووسڵ نەدەکرد بەڵام ئێستا ئەمە بۆ کورد بە نەوعێکی کەشتی دەکەنەوە. من دەمەوێت بزانم لەسەر ئەمەیان دەڵێ چی. میزانی مراجعە لەبەرەوەی پارەی عێراق لەبەرەوەی سەرفی پارەی عێراق پڕە لە گەندەڵی میزانی مراجعە هیچ ساڵێک نهاتوۆتە پەرلەمان ئەسڵەن هەرچی قانونی بودجە دەرچووە لەبەرەوەی میزانی مراجعە نەبووە هەر هەمووی ئەتوانین ئێستەیەکێ شکات کا و دادگایەک هەبێ تۆزێک بنەمای قانونی هەبێ لە قەرارەکانیە میزانی مراجعە نهاتوە کاکە خۆ من و جەنابەت پێکەوە ئەندامی پەرلەمان بووین مالکین ئامادە نەبوو حساباتی نهایی بنێرێ و بۆیشی کوتلەکانی خۆی لە پەرلەمان بۆیان پێ ناکرد. دەرەنجام ئەم مەسئلە پارەی عێراق و بڵێن ینی مالی عێراق گەندەڵیەکی یەکجار زۆری تایە. دوو ئەم مەسئلەیە بەرامبەر بە کورد ئەمە کارتێکە لە کارتەکانی تر بەکارەهێنرێ یعنی ئەگەر ئەمن کاکە ئێستا ئەمە بخەینە لاوە مادەی 140 یاسای نەوت و غازچی کە ئەوە یاسایەکە من هەبوو نەبووم ئەو دەوڵەتە دەبێت یاسای نەوت و غازیە بێ یاسای ئەنجومەنی فدرالی یعنی چی بۆچی تا ئێستا یاسای ئەنجومەنی فدرالی دەرنەچووە هەموو جارێک لە پێکێنانی حکوومەتە ئەم لایەنانە دێن ماستاوی زۆر بۆ کورد دەکەن هەرچی ئەڵێ لە قانون لە اتفاقی پێکێنانی حکوومەتە بۆ جێکەنەوە کەچی دوای خۆیان ناکەنە خاونی. دەرەنجام ئێران دەبێت ئەوانە بزانن ئەوانەی بەغا دەبێ بزانن بەس وەزعی خۆیان بەسەوەتەوە بە ئێرانەوە ئێران بەسراوەتەوە بە وەزعی پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا و ڕێککەوتنی لەگەڵ ئەمریکایە ئەمریکا لێ قبول ناکە ئەمریکەکان لیان قبول ناکەن بە ڕێککەوتن و بەبێ ڕێککەوتن لیان قبول ناکەن ئەو وەزع و کەڵەگاییە لە عێراق بکەن کە ئەوە قبول ناکەن دەبێت بزانین ئەمە بەشێکی ئەو قسەی جۆوڵسن قسەیەکی زۆر گرنگە بەشێکی پاشماوەی سیاسەتی ئۆباما و برێد ماگۆرگە کە ئێمە لێرە ئەماوت ئەم برێد ماگۆرگە دژە کووردە ئەم شتانەی کردووە پرۆ ئێرانی بووە نازانێت مەجموعە خەڵک لەوە چوو برێ باوکی برێد ماگۆرگوانە بوون
لیان ببوو بەهێن دیفاعی کوێرانە و سەرسەختیان لێ کرد و هەندێکیانەوت کاک سەردار مشکلە شخصیەکانت لەگەڵ برێت ماگۆرگ چارەسەر کرد من مشکلەی نەتەوەکەمم لەگەڵ برێت ماگۆرگ و لەگەڵ پوتن و لەگەڵ ترامپ و لەگەڵ گەورەترین زلهەیە سەرۆکەکانی دنیا هەیە هەرکاتیش بەڕۆندین لەگەڵ ئەمانە هەیە زۆر باشە کاک سەردار کاتم زۆر کەم ماوە دواپرسیاریشە ئەگەر بەڕاشکاوانە وەڵام دەیتەوە تۆ کەسێکی ڕاشکاوی ئێستا تۆ ئاماژەشت بە خاڵێکی گرنگدا سیاسەتی دژە کورد تای دژە کوردبوون گوتاری دژە کوردبوون تەواوی عێراقی داگرتووە ئەمە بۆ چییە بڕوایان بە پێکەوەژیان لەگەڵ کورد نییە بڕوایان بە فیدراڵیەت نییە هۆکاری ئەمە چییە ئەی لە بەرامبەردا ئەبێ کورد چی بکات جارێ دەبێت ئەمە جیاکەینەوە هەموو خەڵکی عێراق تێکەڵ یە مەسەلەیەنەکەی ئێمە لە نەتیجە باوەڕمان بە پێکەوەژیان هەیە لەگەڵ عێراقی و لەگەڵ تورک و لەگەڵ سووری و لەگەڵ ئێرانی و لەگەڵ عەرەب و فارس و تورک نەتەوەیەکین خۆمان خوا بە پێکەوەژیان و بە ئاشتی و بە دۆستایەتی دروستی کرد ئەوی تری کۆمەڵێک دوو سەبەبی هەیە سەبەبێکی داخلیە کە ئەمانە کۆمەڵێک هێزی سیاسی و سەرکردن باوەڕیان بە دیکتاتۆریەتە باوەڕیان بە پێکەوەژیان نییە باوەڕیان بە شتێک نییە ناوی کورد بێ باوەڕیان بە فیدرالیش نییە باوەڕیان بە دیموکراسیش نییە ئەوە ڕعای ئەمریکیە بۆ پرۆسەکە ناو بە ناو سەرۆک وەزیرانە گۆڕێ و هەندێک گۆڕانکاری شکلی بێ سەبەبێکی ئەمەیە سەبەبێکی ئیقلیمیە ئەم سەبەبە ئیقلیمیە کاکە ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان تەسلیمیان بووە ئەوەی تا ئێستا تەسلیمیان نەبوو ئەو خزم و دەرو دراوسیانە کووردە تەسلیمیان نابێ ئێمە داوای دۆستایەتیمان کردووە لەگەڵ هەموو دەوڵەتەکانی دەوروبەر هەوڵشمان داوە دۆست بین بەڵام جارێکی ترێڵێمەوە ئەوەی خەیاڵ بەوەکە ڕۆژێک لە ڕۆژان کورد تەمێەکە لە دایک نەبووە زۆر باشە دەست خۆش لە دایکیش نابێ زۆر باشە بە دیکتاتۆری گەورەی وەکو سەدام و بە دیکتاتۆرە گەورەکانی مێژوو تۆ تەمێ نەکرابێ بەم وردەواڵانە تەمێ ناکرێ زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە بەشدار بووی لەگەڵمان لە ژووری ئەوڵ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە شەوتان باش